سڵاو بینەرانی خۆشەویست، خۆشحاڵین لە بەرنمەیەکی تر لە بەرنمەی ژیان بە ئەندازە بە ئێوەی خۆشەویست گەیشتینەوە. لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنمەکەمان باسێک لە شێوازی بەرهەمهێنانی جۆرەکانی سرکە بۆ ئێوەی خۆشەویست دەکەین کە ئەم بابەتە لە کوردستان تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خراوە. ئێمە هەوڵە دەین لەم پرۆگرامەدا باسێک لە گرنگی ئەم بابەتە لە ڕووی زانستیەوە بۆ ئێوەی خۆشەویست بکەین. بینەرمان بن. سرکە گیراوەیەکی ترشی سرکیکی CH3COOH کە لە ئاودا دروست دەکرێت بە کردداری ترشاندنی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی کە ڕێژەیەکی بەرز لە شەکر یاخود نیشاستا لە پێکاتەکاندا هەیە. چەندین جۆری سرکە هەیە کە هەندێک لە سرکەکان لە میوەی سێو یاخود ترێ یاخود خورما و شووتی دروست دەکرێت. هەندێکی تریان لە دانەوێڵەکانی وەک گەنم و جۆ و برنج دروست دەکرێت و جۆرێکی تریان لە گیابۆندارەکانی زەنجەفیل و ڕۆزماری دروست دەکرێت. بە پێی سەرچاوە مێژوویەکان دروستکردن و بەکارهێنانی سرکە دەگەڕێتەوە بۆ 10,000 ساڵ پێش ئێستا کە لەلایەن بابلیەکان و یۆنانیەکان و چینیەکان بەکارهێنراوە وەکو چارەسەرێکی پزیشکی بۆ نەخۆشی کۆکە و تاعون و برین و سووتان بەتایبەت بە تێکەڵکردنی لەگەڵ هەنگویندا، پاشان وەک ڕێگایەک بۆ پاراستنی خۆراک لە خراپبوون بەکار هاتووە. بەرهەمهێنانی سرکە زۆر هەستیارە لەبەر ئەوە دەوێت جێگا و ڕێکی زۆر پاکژی بۆ دابین بکرێت. ئەو کارمەندانەی کە لەوێدا کار دەکەن پێویستە جلوبەرگێکی تایبەتیان لەبەردابێت بۆ ئەوەی هیچ جۆرە میکرۆبێک نەچێتە شوێنی بەرهەمهێنانەکە. حەزەکەم سەرەتا بزانین سرکە چییە، پێناسەیەکی کورتی بکەین. سرکە بریتە لەو شلەیە سائل کە لە ئەنجامی ترشاندنی سێو ترێ هەنێک لە میوەکانی کەوە دەسمانەکەوێ بۆ نزیکی 20 ڕۆژ زیاتر هەتاکو 40 ڕۆژ. زۆر باشە. لەو ماوەیە ئەبێت چ جەوێک بۆ ئەو سائیلە ئەو شلەیە بڕەخسێت بۆ ئەوەی بۆن منە بۆن نەکات. یەکەم شت کە زۆر گرنگە ئەوەیە کە لە تیشکی خۆرەوە دوور بێ، شوێنێک بێ شەی نەبێ، شوێنەکەی تاریک بێ. ئەوانە سێ شەرتی زۆر گرنگن بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست بەرهەمی بێنی. ئەوەکو پلەی گەرمی بۆن من ئێستا ڕێخستنی ژوورەکان بۆن لە پلەی گەرمی چەنە تێک ئەچێت بۆن من ئەو شلەی کە تۆ باسێکیت. تەوان ئێمە کە ئاڵێن پلەی گەرمی لە پلەی گەرمی بەرزا تێکەچێ نەک لە هی نزمە. پلەی گەرمی بەرز واتە 23 و 24 پلەی گەرمی ئاسایی ژوورە لە ڕووی کیمیاییەوە، بەڵام بۆ سرکە لە سەروسیەوە بە گەرمدا ئەنرێ. بیرۆکەی دروستبوونی ئەم کارگەیە لەگەڵ چەند هاوڕێ و هاوپیشەیەکی خۆمە تەماشامان کرد بازار پێویستیەکی هەیە و پێویستی پڕ نەکراوەتەوە، یان ئەگەر پڕ کرابێتەوە بە بەرهەمی پیشەسازی و دەستکرد پڕکراوەتەوە کە ئەوی سرکەیە. ئێمە تەماشامان کرد سرکە خواردنێکی ڕۆژانەیە بۆ زۆربەی خەڵک لەگەڵ زەڵاتە و لەگەڵ با بڵین بۆ ڕێجیم یان بۆ هەندێک مەبەستی تر بەکارهێنێ و تەماشامان کرد ئەوەی کە لە بازاڕەکانی کوردستان هەیە بەداخەوە بەشێکی هەرە زۆری هاوردەی وڵاتانی دەرودراوسەیە و لەو بەشەشی کە هاوردەیە ئەتوانین بڵین بەشی هەرە زۆری چەندجارێکی تر دەستکردە، واتە سرکەیەکە کە بە شێوازێکی پێوترە سەنعەتی، شێوازێکی پیشەسازی و دەستکرد لە ماوەدی کیمیایی دروست دەکرێت بەداخەوە کە ترشی ئەسیتیکە لەگەڵ ئاوە. ئێمە بیرۆکەکەمان لا دروست بوو کە ئێمە بین بە شێوازێکی سروشتی کە خەڵکی شارەزامان هەیە و کە دەستی کارێکی زۆرمان هەیە کە بێکارن و مەوادێکی خامی زۆرمان هەیە لە کوردستانە کەمیوە شەکرەمەنیەکانن، ئەمانە بین سوود لەمانە وەربگرین کارگەیەک دروستکەین بۆ سرکەی سروشتی. شێوازێکی گشتی دوو گروپ لە بەرهەممان هەیە. گروپی یەکەم سرکەکانن. سرکە ئەتوانین پێناسیەکی پوختی بکەین بڵین بریتە لە خواردنەوەیەک یان گیراوەیەک کە لە میوەیەک بەرهەم دێت کە میوەکە ڕێژەی شەکری تا بەرز بێ لە 100 تا 10 بۆ 15 بێت. جا خورما بێ، ترێ بێ، سێو بێ،
یان جۆبێ هەر میوەیە کە شەکری زۆر بێ ئەتوانرێت سرکەی لێ بەرهەم بهێنرێت. ئەمە بەشی سەرەکی کارکردگەمانە کە ئێمە ئامانجەکەمان زیاتر سرکەکانە. بەشی دووەم تەماشامان کرد کەموکڕیچ کەس لە بازار ڕاهەیە کە ئەویش ئاوتکی هەندێک لە گوڵوجیاکانە بە تایبەتی بۆ نمونە ئاوی گوڵەباخ و ئاوی نعنا و ئاوی سیر و ئاوی هێل ئەمانە بە شێوەیەکی بەرچاو لە بازار و مارکێتەکانی ئێمەیە هەن بەڵام لە هەمان کاتە بەرهەمەکان هاوردەکراوی دەرەوەی کوردستانن. بیرمان لەو کردەوە کە بۆ یەکەم جار کارگەیەک لە کوردستانە بەرهەم بێت یاخود بەرهەمی هەبێت ئاوتکی گیایی بێ. ئاوتکی گیایی واتە تۆ بە طریقی دیستلیشن بە طریقی تەختیر دڵۆپاندن ئەم ڕووەکە ئەیێنیت ئاوەکەی یان پوختەکەی ئەگریت و بەبێ ئەوەی کە تێکچە یان کە ڕوو بکە. ئەمە بەشی دومی کارگەکەمانە کە چەندین جۆر ڕۆیکی پزیشکیمان ئیسفادە لێ کرد. کوالێتی تەبعاً زۆر گرنگە ئێمە کارمان لەسەر کوالێتی کردووە بۆ ئەمە بەستەش پشتمان بە چەند کەسێکی شارەزا و پسپۆڕ و مامۆستای زانکۆ بەستووە. بۆ سرکەکان بۆ نمونە خەڵکمان هەیە کە با بڵین ڕاوێژکاری کارگەکەمانە توانین بڵین ماستەری هەیە لە دروستکردنی سرکەیە و ئێستش خوێندکاری دکتۆرایە. بۆ ئاوتکەکان دیسان ئێمە خەڵکی شارەزامان هەیە کە دیسان ماستەری خوێندووە لە ڕۆیکی پزیشکیە و ئێستا خوێندکاری دکتۆرایە. بۆ ئەمانە پرسمان بەو کەسانە کردەوە پرسوڕایەژی بەردەواممان هەیە و هاتوچۆی کارگەکەمانەکەن سەرپەرشتی لایانی زانستیمان بۆکەن کە ئەم بەرهەمانە ئەبێ کوالەتی هەبێ ئەبێ بە فعلی بەرهەمێک بێ ئەو شتێک کە لەسەری نووسراوە ئەبێ ناوەڕۆکەکەشی ئەوە بێت ئەگەر زیاتر نەبێت ناوەڕۆکەکەی چکە ئێمە زۆر جار باڵین تاقیگەی وا پێشکەوتو نییە پێکاتی مادەکەمان پێ بڵێ بەڵام ئێمە بە هەموو پرۆسەکانە ئەو سرکەیە ئەبین هەتاگاتە قۆناغی کۆتایی. ئەتوانین بڵین جیاوازیەکی جەوهری ئەوەیە کە ئێمە دڵمان بووە بەم بەرهەمەی خۆمان خۆشە کە یەکەم بەرهەمێکی خۆماڵیە و بەرووبوومەکە لە جوتیار و لە خەڵکی با بڵین کیشاوەرزی خۆمانە کڕینەوە دڵمان بۆ زۆر خۆشە کە بەرهەمێکی خۆماڵی و شانازی پێوەکەین. دوومیان ئەوەیە کە ئێمە لە 100 دڵنیاین و بەرپرسین لەم قسەیەکایکەین بەرهەمەکان من سروشتیە. یعنی بۆ نمونە سرکەیە کاتێککە میوەیەکە کڕین ئەیشۆینەوە ئەو میوەیە وردێکە نێهاڕین دواتر با بڵین بە پرۆسەکانی دروستکردنی سرکە و فێرمنتیشن و تەخەمر و ترشاندنا تێ ئەپەڕێ بە دوو قۆناغی ئەن ئایرۆبیک و ئایرۆبیک واتە لە هەوایی و هەوایی بە ماوەی چەند مانگێک ئێمە لا ئەزال سرکە بە شێوازە کۆنەکە دروستەکەین کە چەند هەزار ساڵێک پێش ئێستا با بڵین فیرعونیەکان و یۆنانیەکان و کوردەواری خۆمان دروستیان کردووە. بەو شێوازە سروشتێ دروستیەکەین هەتا کاتە قۆناغی کۆتایی. ئەو کەسانی کە لای ئەمە ئیشەکەن دێمە سەرەتا کارگەکەمان کارگەیەکی پیشەیە لە پرۆژە بچووکەکانە کارگەیەکی گەورە نییە سەرەتا بە چەند کرێکارێکی کەم بە 4 کەس 5 کەس دەستپان پێکردەوە و ئیشەکەشمان بەوەندە ئەڕوا چکە تەمەنی کارگەکەمان لە ساڵە کەمترە بەرهەممان تەنها بۆ ناو سلێمانی با بڵین چۆتە بازاڕۆ نەچۆتە شار و شارۆچکەکانی تر 4 کەس بۆ 5 کەسمان هەیە لە کارگەکەیە تا ئێستا ئەم 4-5 کەسە توانین بڵین کەسێکن کە پێشتر شارەزایان هەبوو لە دروستکردنی سرکەیە نەگڵی کەسی پرۆفیشنال بێ بەڵام سەرپەرشتیارەکانمان خەڵکی پرۆفیشنال و ئەکادیمین ینی ئێمە لەوانەیە بە کۆی کارمەندەکانمان بگاتە 8 کەس 3 کەسیان خەڵکی ئەکادیمی و تەواو زانستی کە سەرپەرشتی لایانی زانستی بەرهەمەکانەکەن و 5 کەسێکیشمان تقریبان کرێکاری ڕۆژانی خۆمانن هەر کەسوکاری خۆمان نتوانین بڵێن قۆناغی یەکەم کە کاری ڕۆژانەمان بۆ ڕاپەڕێنن. لە ڕووی زانستی پزیشکیەوە بزانین تا چەند گرنگی بەم بابەتە دراوە ئایا سرکە بۆتە بابەتێکی گرنگ لە زانستی پزیشکیدا؟ سرکە بابەتێکی گرنگە لە زانستی پزیشکیە لەبەر ئەوەی مێژوویەکی دێرینی هەیە لە شارستانێتەکانی زووە
لە شارستانێتی یۆنانیەکانە لای فیرعونیەکانە لای هندی و سینەکانە واتە چینەکان بابلەکان و سۆمەرەکان لە عێراقا کە دوو کۆنتترین شارستانێتن لە 6 شارستانەتەکەی جیهان ئەمانە هەموو گرنگیان بە سرکە داوە لەبەرەوەی سرکە لە هەنێ میوەی تایبەتەوە ئەگیرێ میوەش پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی مرۆڤەوە هەیە وەکو ئەو شتانێک کە نییە کە لەم بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوەتۆ بەرهەمی هێنی میوە و سەوزە شتێکە لە دروستبوونی مرۆڤەوە پەیوەندیان پێوە هەیە و احتیمادی سەرەکی لەسەری بووە بۆ بەردەوامبوون لە ژیانی خۆی. زۆر باشە لەوانەیە کۆمەڵی خەڵک کە باز لە سرکە ئەکرێت باس لە شێوازی خواردنی بکرێت ئایا سرکە ڕاستەوخۆ خۆی ئەخورێت یان چۆن لەگەڵ چ مادێکی تر تێکەڵەکرێت بۆ خواردن سرکە لەبەرەوەی لە ڕووی پزیشکیەوە مادێکە ئەوترێک کۆنسنتریتد لیکوید واتە شلەیەکی خەست و خۆڵ مڕەکەز نابێ ڕاستەوخۆ بخورێت لەبەر ئەوەی کە ڕاستەوخۆ خورا کێشە بۆ کۆ ئەندامی هەرز دروستەکە بە تایبەتی سوورێنچک و ماعیدە ئەبێ ڕوون بکرێتەوە کە ڕوون کرایەوە بە ئاو یاخود بە هەر شلەیەکی کە تەنانەت بە شەربەتی سروشتی و ئەوانش ڕوون ئەکرێتەوە بەڵام باشترینیان ئاوە کە ڕوون کرایەوە ئینجا بخورێت. جەلال حەزەکەم باسمان لە شێوازی بەرهەمێنانی جۆرەکانی سرکە بۆ بکەیت. بەڵێ سرکە ئێمە طبعاً بە شێوازە تەقلیدیە کۆنەکە دروست دەکەین کە هەزاران ساڵ پێش ئێستا بەرەم هاتووە بەڵام بە شێوازێکی زانستی. شێوازە تەقلیدیە کۆنەکە مەبەستمان ئەوەیە کە لە 100 تا 100 سروشتیە و ئەو مەوادە خەمەی کە بەکاردێ مەوادی ئۆرگانیکن واتە بە شێوازێکی سروشتی ئەویش دیسان بەرەم هاتووە. سرکە بریتە لەو شلەیە کە پێک هاتووە لە میوەیەک کە میوەکە ڕێژەی شەکری بەرچاو بێت زۆر بێت لە 100 تا 10 بۆ 15 یان بەرەو ژوورتر بێ. ئێمە سەرەتا با بڵین چەند جۆرە سرکەیەکمان هەیە ئەوەی کە ئەساسی بێت بۆ نمونە لە کارگەکەی ئێمەیە جارێ سرکەی سێومان هەیە سرکەی ترێمان هەیە سرکەی خورمامان هەیە بە شێوەیەکی سەرێکی ئەجینە خۆی دەیان جۆر سرکە ئەتوانی بەرەم بێت هەر میوە بەر و بۆ مودانەوێڵەیەک کاربۆهیدرات و شەکری لەسەرەوە بێ ئەتواندرە سرکەی لێ بەرهەم بێت. زۆر باشە من ئەمەوێت بزانم مادە سەرەتاییەکانی سرکە چین ئەو مادانی کە سرکەی لێ بەرهەم مادە سەرەتاییەکان بریتێ لەو دانەوێڵە و میوە شیرینانەی کە ڕۆژانی خۆمان بەکاریانین بە شێوازێکی سروستی بەڵام ئێمە دێن لێرە میوەکە ئەکڕین بۆ نمونە سێوەکە ئەکڕین لە زۆر جار ئێمە حەزەکەین لە باخەکانی جوتیاری خۆمان بکڕینەوە نەک لە عەلوە و ڕاستەکەی یان لە هاوردێکی لە وڵاتانی دەرودراوسێ ئەگەر لە باخەکانی خەڵکی دەوروبەری خۆمان شارباژێر و ئەو گوندانە هەبێت لەوانە ئیکڕینەوە بۆمانەهێنن کەی کڕین ئێمە ئەمە مادەخامە ئەساسێکەیە بۆ نمونە با بڵین سرکەی سێو بە نمونە بێنینەوە ئەم سێوە هێنین ئەمە وەکو قۆناغەکانی ئەم سێوە شەو ڕۆژێک لە ئاوا هێڵینەوە بۆەوەی کە نەک ئەو جوتیارش مەوادی کیمیایی بەکارهێنابێ بۆ وەکو قڕکەر. زۆر باشە تۆ باسی ئاوت کرد بەڵێ ئێوە لێرە چ جۆرە ئاوێک بەکارێن ئایا فلتەریشن فلتەرات بۆ ئاوەکان ئەکرێت یان چۆن؟ بەڵێ ئێمە فلتەرمانداناوە ئەو ئاوەی کە بەکارهێنین بەردەوام تەنکیەکی 250 لیتریمان هەیە شەو ڕۆژ ئەو فلتەرە کارەکات واتە بە بەردەوام ئێمە ئاوی فلتەرکراومان هەیە کە بۆی کە دڵنیا بین کە هیچ بەکتریایەک بە تایبەتی ئێکۆلای و کۆلیفۆرم ئەوانی تیانە بێ لە ئاوەکەمانە و هەندێک گەردیلەی کەش وەکو کلۆرەوانە شێرتیانە بێ یان ئەگەر با بڵین ئاوی فلتەرمان ئامادە نەبوو ئاوی کارگەکانی ئاوەکردن ئەوەی کە با بڵین بە کۆمەڵە قۆناغی با بڵین تعقیم و بەستەرایەت تێپەڕی کردووە
بەم شێوەیە سێوەکە ئەهێڵینەوە بە ماوەی شەو ڕۆژێک یان زیاتر لە ناو ئاوە وەکوی کە ئێستا لە بەردەستمانایە بۆی کە لەو گومانش بە دوور بین نەک سێوەکە ئۆرگانیک نەبێ با بڵین مەوادی کیمیاوی قڕکەری بەسەرا ڕژێنرابێ کە سێوەکە دڵنیا بووین لە پاکبوونەوەی ئەمجا دانە ئەو سێوانە ئەشۆرینەوە بە دەستی خۆمان. زۆر باشە بە چی ئازانی ئەم سێوە سێوێکی چاکە و پاکە خۆ تۆ ناوی ئەم سێوە نابینی. ئێمە وەکو باسمان کرد ئێمە ئەگەڕین و ئەو بەرهەمەمان کە چۆتە بازارەوە خەڵک بیستوێتی کە کارگەیەکی خۆماڵی هەیە بۆ بەرەمێنانی سرکە هەتا ئێستش لایەزاڵ خەڵک لە ماڵانە جاری وایە سرکە دروستەکە و خەڵکێکی باخی سێوی هەیە پێیان خۆش بۆ خۆیان هاتوون سەردانیان کردوین پێیان وتوین کە ئێمە ئامادەین بەرهەمەکانی خۆمان بۆ ئێوە بنێرین وەرن سەیری شوێنەکەمان کرد و سەیری شوێنەکانمان کردوون دڵنیان کە بەرهەمەکانیان ئۆرگانیک و سروشتیە موادی کیمیاویان پێوە نەکردووە کەسێک بۆن منە چەندین دۆنم باخی سێوی هەیە ئەمە ئێمە توانین پشت بەوان بەستین زیاتر دڵنیان کە سێوەکە با بڵین سروشتیە ئۆرگانیکە موادی کیمیایی بۆ ئیزافە نەکراوە. کاک جەلال تۆ باست لە شۆرینەوەی سێوە کرد بۆ ماوەی ڕۆژێک حەز دەکەم دوای ئەم قۆناغەم بۆ باسکەی چۆن دەست دەکەن بە ئیشکار. ئێمە طبعاً بە شێوازە کۆنەکە سێویان چەند لەتێکە کرد و ئەیان کردە سەتڵەوە ئەمە هەموو ڕێژەی شەکرەکە ناگۆڕێ بۆ کحول هەمووی نابێ بە سرکە سوودی تاوەڕ ناگرین بەڵام ئێمە دین چیەکەین ئەم سێوە ئەکەین بە شەربەت دەستگایەکمان هەیە سێوەکەی تێکن سێوەکە ئاهاڕێی کا بە شەربەت تڵپەکەی فڕێدەین و ئەو شەربەتی کە ئیگرین دواتر ئەو شەربەتەیە ئەو ئاوی سێوەی ئێمە بڵین کارلێکەکانی لەسەر ئەنجامە دەین و قۆناغەکانی تر بەسەر ئەو شەربەتەیە دێت. زۆر باشە ئەوە مادەی ئاوی تێکرێت هیچی تێ ناکرێت هیچی تێ ناکرێت چکە ئێمە برێکسمان هەیە ئەگەر دەستگایەکمان هەیە بڵین برێکسی پێوتری ئەم برێکسە ڕێژەی شەکری ناو سێوەکەی پێوین ئەم برێکسە ئەگەر شەکرەکەی زۆر لەسەرەوە بوو ئەوە زانست پێت ئەڵێ کەمێک ئاوی تێکە بۆی کە شەکرەکەی بێتە خوارەوە ببێ بە بتوانین بیکەین بە سرکە ئەگەر شەکری لە ژێرەوە بوو ئێمە سێوە بەکار ناهێنین ناتوانین سێوێک بەکار بێنین کە ڕێژەی شەکرەکەی لە نۆرمەل ڕێنجی خۆیان نەبێ. ئەمە بۆ سێو بۆ سەرجەم جۆرەکانی تری سرکە هەمان شتە هیچ مادێکی ئیزافی و حافظ و بەکار نایێن چیتی تیا بەکار ناهێنین تەنها یەک لە دوایەوەی کە کردمان بە شەربەت دوو قۆناغی سەرەکیمان هەیە بۆ دروستکردنی سرکە قۆناغی ئەن ئایرۆبیک لەگەڵ قۆناغی ئایرۆبیک واتە ناهەوایی و هەوایی ناهەواییەکە کە ڕوویەک سرکەکە دروستەکە واتە شەکرەکە بە کوحل کە پێوترە سەکەرۆمایسس سێرڤیسیە ئەو کەڕوە ئەوە وەکو چۆن خومرەی نان هەیە خومرەیەکی تایبەتە بە پێگەیاندنی سرکە ئەو خومرەی ئێمە بابڵین لە بریتانیا بۆمان هاتووە شتێکی تایبەت و نایابە وامان کردووە کە لە سولالەیەکی پوخت و پاک بێ بۆی کە بەرهەمەکەمان بەرهەمێکی ناوازە و جوان بێ ئەو بۆ ماوەی 2 بۆ 3 هەفتە لە پلەی گەرمی بابڕین ژوورە واتە 25 بێ یان 27 وانە بێ ئەو شەربەتەمان بۆ ئەگۆڕێ بۆ کحول ئەیکا بە کحول لە قۆناغی یەکەمە کە نابێ هەوالی بە ئەو خومرەی کە تێیەکەین ئەم خومرێوە کات کە ڕێژەی شەکرەکە ئەو بابڵین خەمیرەیە ئەو کەڕوە ئەو خۆی بۆ خواردنی خۆی هەڵەسێ شەکرەکە ئەخوا دەرهاویشتەکەی بریتە لەو کحولە ئەنجا لە قۆناغی دۆمە ئەکەین بە سرکە لە ڕووی تەندروستیەوە سرکە ئەوە ئیسفادەی زۆرە یعنی بە بەرنمەیەک و دوو بەرنامە تەواو نابێت کتێبی لەسرە نووسری چەند کەناڵێکی لاشە هەیە کە سرکە ئیشیان تیاکە یەکێک لەو کەناڵانە کۆندامی سوڕانە کۆندامی سوڕانەوەتە دڵ و خوێنبەر و خوێنهێنەرەکان بۆ تەندروستی دڵ واتە بۆ ڕێخستنی فشاری خوێن بە تایبەتی بەرزە فشاری خوێن هایپەرتێنشن زۆر بەسوودە بۆ کەسانەی کە چەوری ئەنیشێ لە دەمارەکانیانە چ لە کۆلیسترۆڵ چەوری سیانی بۆ ئەمانە سرکە سوتێنەرێکی سروشتی زۆر باشەکە ئەو چەوریانە ئەتوێنێتەوە یارمەتی چالاکردنی سۆڕی خوێنەیە ئەمە لە ڕووی کۆندامی سوڕانەوە لە ڕووی سووتانی چەوری بۆ ئەو کەسانی کە قەڵەون ئایانەوێ زەعیف بن سرکە پێکاتێکی سروشتی زۆر باشە بۆ زەعیف بوون ئەو کەسانی کە قەڵەون سێژەمە لە دوای نان نەک لە پێشنان کەوچکێکی چێشت بخەنە ناو پەرداخێک ئاویش لە تێن لە سرکەوە بیخۆنەوە ئەمە لە ڕووی قەڵەویەوە بۆ کەسانی کێشەی پێستیان هەیە بۆ کێشەکانی پێست بەگشتی وەکو نەخۆشی سۆریاسس واتە گوێچکە ماسی نەخۆشی ئەگزیما سرکە ڕوون ئەکرێتەوە لەگەڵ هەنێ پێکاتی کاتێک قەڵاو ئەکرێ وەکو ڤازلینە ئەو بابەتانە جارواشەیە ڕاستەوخۆ بەلۆکە ئەدرێت لەو شوێنانەی کە
نەخۆشی پێستەکەی هەیە چ سۆریاسس چ ئەگزیما چ بیرۆ چ تەنانەت نەخۆشی ڕێوی ثعلەبی پێڵێن لەو ڕۆ ئیسفادەی لێکەن ئەوە نەخۆشیەکانی پێست بۆ قش ئەو کەسانەی کە کێشەی قژیان هەیە طبعاً ئێستا هەنێ مناڵی باخچە یاخۆ مناڵی مەکتەب کێشەیەک دروست بووە کێشەی ئەسپێ کێچ دروست بۆتەوە ئەوە ئێمە بە سرکە چارەسەریەکەین لە جیراوەکانە سرکەی تێەکەین کە ڕاستەوخۆ سرکەکەیان تێکەڵکردنی هەیە و ئەگەر ڕاستەوخۆش ئەبێ ڕوون کرێتەوە بەکارێ بۆ نەخۆشیەکانی پیس طبعاً ئەوەی کە قژی هەڵوەرێ بە هۆکاری خواردن یاخود هۆکاری ژینگەی وەکو ئێمەمانان ناکە ئەوە بۆ ماوەیە ئەگەر هۆکاری خواردن و ژینگەی بێ سرکە زۆر باشە بۆ ڕاگررتنی قش هەڵوەری ئەمە لە ڕووی تەجمیلی واتە جوانکاریەوە جا سرکە ئیسفادەیەکی زۆر زۆر گرنگی کە هەیە لە توبی سروشتیە بریتە لە توانەوەی چەوری زراو بەردی زراو چەوری جگەر بەردی گورچیلە ڕملی گورچیلەوەتە لمی گورچیلە لەگەڵ بەردی میزەڵات بە تایبەتی بەردی زراو ئێمە ڕاهاتوین ئەڵێن بەردە بەخۆی لە ڕاستە زراو ئەوە پێکاتەیەکی کڵۆبووی چەوریە پێوترێ گۆڵ بلادەرستۆن واتە بەردی زراو پێکاتەکەی چەوریە ئەم پێکاتە چەوریە سرکەیچێکە لە باشترین مادەکان بۆ توانەوەی هەروەکو چۆن ئاوی تور و ئاوی لیمە و سیر و ئەوانش باشن بۆ چەوری جگەرێکێکە لە باشترین مادە سروشتەکان کە ڕوون ئەکرێتەوە دووبارەیەکەمە لەگەڵ ئاوا اینجا ئەخورێتەوە سێژەمە بەلایانی کەمەوە بۆ کەسانی چەوری جگەری کاک جەلال تۆ باس لە قۆناغی هاڕنی سێوەکە و جۆرەکانی تر بۆت کردین حەزەکەم باس لە قۆناغی دوایەوە بۆمان کەیت ئێمە لە قۆناغیەکەمان کە سێوەکەمان یان بەرهەمەکەمان کرد بە شەربەتاو وتمان جۆرەکە ڕوویەکی تایبەتی تێکەین کە شەکرەکەیەکا بە کحول ئەمە قۆناغیەکە پێویستە 2 بۆ 3 هەفتە بەردەوام بێت لە قۆناغی دۆمە ئەو نیمچە سرکەیەکە هێشتا نەبوو بە سرکەی کامەڵیان پێ نەگەیوە ئەیکین ئەم تەنکە ئیستیلانەوە کینە تەنکی ئیستیلەوە کە تەنکیەکن با بڵین ستانێستیلن و زمانی 5 ساڵی لەگەڵایە شتێکی باش ژەنگ ناکات ئەگەرچی با بڵین پلاستیکی پتەویش یان پۆلیفینۆڵشتی کەش هەیە بەڵام ستیلەکە لە هەمویان بێکێشەترە ئەیکن ئەم دوای ئەمە لێرە جۆرە بەکتریایەکی تایبەتی تێکەنێ ئەمە بیست پێشەوەی ئەو باسکە حەزەکەم باس یاک پرسیاری لێرە بۆ من دروست بوو ئایا لەنا ئەمەیە بۆن ناکات نەخێر بۆن ناکات چونکە خۆی ئێمە ئیشەکەمان لەسەر فێرمنتیشن ئەڕوا لەسەر تەخەمور لەسەر ترشاندن لەم دروستکردنی سرکەیە 2 جۆر زیندەوەر کاری خۆیانەکەن لە قۆناغی یەکەمە کە ڕوویەکە شەکرەکە بە کحول چەند هەفتەیەکە خایانێ لە قۆناغی دووەمە بەکتریا ئەو لە ناوەچێت کۆتایی پێدێ قۆناغە بەکتریایەک دێت ئەو کحولە ئەگۆڕێ بۆ ترشی ئەسیتیک ترشی باڵین ئەسیتیک ئەسید پێوتر حامض الخەلیک بە عەرەبی ئەمەیە بڵین بۆ ماوەی مانگێک یان 2 مانگ یان جاری وهەیە زیاتر ئەگەر کەشوهەواکە گەرم بێ مانگێک 40 ڕۆژی بەسە ئەگەر کەشوهەواکە سار بێ لەوانەیە 2 مانگ بۆ 3 مانگی بێت کە بوو بە 2 مانگ بۆ 3 مانگ بۆ خۆی بە شێوەیەکی ئاسایی بۆنی سرکەی لێدێ بۆنی سرکەی لێدێ ئێمە هەڵێدەینەوە ئەنجە دوای ئەوە قۆناغی کۆتایی کە پێوتە قۆناغی تاقیم و بەستەرەیەکەین زۆربەی کارگەکان بەداخەوە جگەلەوەی کە هەندێک کارگە هەیە لە دەرەوەی کوردستان کە بەرهەمەکانیان تەواو سناعیە پیشە سازیە واتە حامضی خەلیکی سناعی ئەهێنن لەگەڵ ئاوی مقەتەرا تێکەڵەکەن ئەڵێنەوە سرکەیە بەداخەوە ئەوە سرکە نییە وەلو ڕێگە پێدراویشە بەڵامی تر ئەمە ستانداردێ من ناتوانین هیچی لەگەڵا بڵین بەڵام زۆربەی ئەوانەشی کە سرکەکەشیان سروشتیە بە مەوادی کیمیاوی حافیزە
ئەی پارێزن لە کەڕووکردن و لە بۆگەنبوون لە تێکچوون ئێمە ئەوەش ناکەین ئێمە دین بە طریقی بەستەرەی علمی بە طریقەیەکی علمی پێمان طریقەیەکمانی کە پێوترێ پاستوریزیشن ئەمە تعقیمەکەین بە گەرمکردن تا پلەیەکی گەرمی دیاریکراو دواتر ڕاستەخۆ سار دەکەینەوە کە ئیتر دوای ئەوە کە کردمانە دەستگای تێکردنەکە و کردمانە شوشەوە تا چەندێکیش بمێنێتەوە تێک نەچێت زۆر خواردنی ئەم سرکەیە زەرەر نادا لە سرکە لەبەرەوەی مادەیەکی سروشتیە کەمتر دیقەت دراوە یاخود کاریگەری لاوەچی لێ دەرکەوتووە بەڵام بە شێوەیەکی گشتی سروشتیە کاریگەری لاوەشی زۆر کەمە ئەو کاریگەرە لاوەکانش کە هەیەی بریتە لە چی جارجار ئەگەر بە شێوەیەکی خست بەکار بێ سوتانەوەی پێست دروستەکە بۆ پێست ئەگەر بەسکی ناشتاش بخورێ بۆ ئەو کەسانەی کە گەدایان تاو نییە سوتانەوەیەک یاخود دڵەکزێ کە پێڵەن هارد بێرنین دروستەکە زیانی لاوەکی زۆر زۆر کەمە زۆر باشە ئایا لەم بوارەیە هیچ توێژینەوەی کراوە لەسەر سوودەکانی سرکە بەڵێ لە چەندەها زانکۆ طبعاً ئێمە توب هەر توبی ئۆرتۆدۆک نییە ئەم توبەی کە باوە توبی تەقلیدی پێڵێن توبی ئۆرتۆدۆکسی پێڵێن واتە توبی ئەلۆپاثی کە توبی ئینگلیزیە سەرچاوەکەی موادی چیمایی بەکارهێنێ 200 ساڵێکە لە پێشکەوتنایە بەڵام پزیشکیەکانی کە نیزامەکانی کە چەندە هزار ساڵە مێژویان هەیە ئێمە توبی ئەیرۆڤێدامان هەیە توبی هۆمۆئۆپاسیمان هەیە توبی چارەسەری سروشتیمان هەیە کە پێوتێ نەیچەر کیوەر کە جیاوازە لە عیلاج طبیعی فیزیۆتێرەپی فیزیای توبیمان هەیە مێدیکال فیزیکس ئەمانە هەموو بایەخ بە ڕۆکە پزیشکەکان هەیەن و بە خۆراکە پزیشکەکان تەمان سرکەیەکێکە لە خۆراکە پزیشکەکان لەبەرەوەی ئەلەکسەر لە سێوە گیرێ هەنێ جاریش لە ترێ ئەگیرێ توێژینەوەی زۆر زۆر کراوە بۆ نمونە لە جامیعەی چێنای لە باشووری هندستان جامیعەی دەلهی جامیعەی بۆمبای توێژینەوەی هەیە جامیعەی کراوەی ئەندێراغاندی توێژینەوەی زۆری هەیە لەگەڵ لەسەر سرکە لە ئەڵمانیا لە جامیعەی بەرلین لێکۆڵینەوەی زۆر لەسەرە لە ئیسرائیل لە جامیعەی تەل ئەبیب لە جامیعەی ماسیوچس لە جامیعەی فلۆریدا ئەمانە هەموو توێژینەوەی زۆر زۆری لەسەرە لە وڵاتەکانی ئاسیا بە تایبەتی لە سین لە کۆریا لە سەنغافورە توێژینەوەی زۆر زۆری لەسرە کە سرکە تەجروبە کراوە لەسەر نەخۆش نەتیجەی زۆر زۆر باشی هەیە هەمووی بە داتای زانستی. کاک جەلال هەموو بەرهەمێک کە لە کۆتایەکەی قۆناغی تەعبی ئەواتە تێکردن لە جا لە شوشە بێ یان لە هەر مەوادێکی تر بێت ئەم قۆناغە دەست پێکە حەزەکەم ئێوە باس لەوە جەنابەت باسم لەوە بۆ بکەیت کە ئێوە چۆن لێرە قۆناغی تێکردن دەست پێکە. ئێمە دوای ئەوەی کە دروستکردنی سرکەکانمان بە هەموو جۆرەکانیەوە بە چەند مانگێک پرۆسەیە تێپەڕی دروستکردن لە کۆتاییا دێتە سەر تاقیمکردن و بەستەرەکردن ئەوەش تەواوبێکینە ئەم تەنکیەوە لەم تەنکیەیە چەند نازڵ و یاخود نۆزڵ و هینێکی خۆی هەیە بۆریکی تایبەتی خۆی هەیەکینە شوشەوە شوشەکانی جەڵبەتە ئێمە هەوڵمانداوە باشترین جۆری شوشە بێنین لە کە بەداخەوە لێرە تا ئێستا کارگەی شوشە بەو شێوەیە نییە لە ئێرانەوە بۆمان دێ شوشەکان هەوڵمانداوە تاریکیش بێ ڕەنگەکەی بەوەی کە تیشکی خۆر بابلین یان هەندێک ڕووناکی تر کاریگەری لەسەر نەکات ئەکێنە شوشەوە بە حەجمی جیاواز قەبارەی بۆ 500 سیسیمانێ بە زۆری کە خەڵک بەکارهێنێ دوایەوەی کە کردمانە شوشە و دەستگاکە هەر خۆی تێشێکا و
سەرەکەشی داخە قەباقەکەشی داخە دوایەوە خۆمان لێبڵی لێدەین لێبڵەکەش با بڵین پێکاتەی سرکەکە و کۆمەڵێک زانیاری زانستی لەسەر نووسراوە دواتر ئەمە ئەو لێبڵەکە لێدین پێویستە بەروارێکی لەسەر بێ زۆر باشە باسی بەروارت کرد ئێوە بە پێی چ ستانداردێک بەرواری دەرچوونەوە بەرواری ئەکسپایری لێ ئەدەن بەڵێ ئەلبەتە ئێمە هەموو کارەکانمان بەپێی مواسەفاتی قیاسی عراقیە ستانداردی عراقیە کە کوردستانیش تا ئێستا بڵین بەشەکە لە عراق ئێمە بەپێی ستانداردی عراقی هەموو کارەکانمان بەپێی ستاندەردا ئەڕە بە تایبەتی بەروار لێدانەکە کە پیان وتوین لە مەڵبەندی خۆپارێزی تەندروستی سلێمانی کە پیان وتوین ئەگەر شوشەتان بەکارهێنا بەرواری 2 ساڵی لێ بدەن ئەگەر پلاستیکتان بەکارهێنا بەرواری ساڵێک بەڵام ئێمە تا ئێستا بیرمانە نەکرد ئەمە وەکو شوشەیان مادی پلاستیک ئەی وەکو سرکەکە خۆی ئایا خراپ نابێت بەڵێ سرکەکە خۆی دیارە ئەوان کە هەموو مادەیەک باڵین هەموو بەرهەمێک بەروارێکی بەسەرچوونی هەیە خۆ زۆر جار کێک و شت دروستەکە نووسرا بۆ ماوەی 6 ڕۆژ قارچەکە نووسرێ 15 ڕۆژ شتێک کە نووسرێ مانگێک دیارە زانیوانە کە سرکە بۆ خۆی ئەسڵەن هەر مادەیەکی حافیزەیە خۆی پارێزەرە بۆ شتی تر سرکە بۆیە ترشات و شتی کەشی پێ دروستەکرێ سرکە بە پێی مواسەفاتی عراقی ئەگەر لە شوشەیە بێ و بەستەرە و تاقیمی جوان کرابێ هەتا 2 ساڵ هیچی لێ نایە هەتا 2 ساڵ ئامادەی بۆ بەکارهێنان ئەم شوشانە چەند لیتر ئەمە 500 سیسی 500 نیو لیتر بەڵێ نیو لیترە چەند قیاستان هەیە بەس نیو لیترتان هەیە یان ئێمە قیاسی گەورەتر بۆ سرکەکان بەس نیو لیترمان هەیە چونکە خەڵک سرکە زۆر بەکارهێنن بەڵام بۆ ئاوتکەکان و ئاوی گوڵەباخ و نعناکان 250 سیسیمان هەیە ئەوان بڵین قەبارەکەی بچووکترە تەنها دوو جۆرە قەبارەمان هەیە لە پیشەسازی خۆراکە ئایا سرکە تا چەنە گرنگی پێدراوە لە کوردستان هەوڵدرا وەکو بۆ نمونە کۆمەڵێک بەرهەمی ترمان هەیە بۆ نمونە دۆشاوی تەماتە زەیتی زەیتونەوە کۆمەڵێک بابەتی تر کە وردە وردە هەوڵە درێت گرنگی پێ بدرێت ئەی سرکە لە پیشەسازی خۆراک تا چەنە گرنگی بەم بابەتە ئەدرێ وە دراوە خۆی هەروەکو چۆن ئێمە ڕخنەمان هەیە لە حکومەت لە زۆربەی مەجالەکانە لەم بوارەشە هەر ڕخنەمان هەیە کە حکومەت لەگەڵ دەسەڵات دەستباری ئێمە نییە بۆ کردنەوەی کارگە بۆی لەو بەرهەمە سروشتیانەی کوردستان کە هەمانە ئێمە بتوانین بەرهەمی خۆمان هەبێ و احتیمان نەکەین لەسەر دەرمانی دەرەکی بەڵام لەگەڵەوەشە هەوڵی شخصی هەیە فەردی کە ئەو کەسانەی چارەسەرەکەن بە ڕۆیکی پزیشکی بە خۆراک خۆیان سرکە دروست دەکەن و بۆ چارەسەری نەخۆشیەکانی خۆیان بەکاری هێنن دانەدانش کارگەوا پیا بووە لێرە و لەوێ کە بەرهەمی سرکیان هەیە بەڵێ ئێمە دوای ئەوەی کە سرکەکان با بڵین بە قۆناغەکان تێئەپەڕن ئێمە لە هەموو قۆناغێکە شیکارێکی بۆکەین تێستێکیان بۆکەین بزانین ئایا گەیشتووە بۆ قۆناغی خۆیان نا بۆ نمونە کە سەرەتا سێوێکە کڕین بە دەستگای ریفراکتۆمیتر کە برێکسەکەی ئەپێوی برێکس واتە ڕێژەی مادەی ڕق لە ناو شلەیەەکە دین ئەم شربەتی سێوە بەم جیازی ریفراکتۆمیتەرە پێوانەیەکین بزانین ئایا ئەمەم سێوە ئەگونجێ بۆ بیکەین بە سرکەیان نا ئەگەر گونجاو نەبوون هین نەبوو ڕێژەی شەکرەکەیکە بوو ڕەفزەکەینەوە ئەگەر لەسەرەوە بوو شەکرەکەی ئەنج بەکەڵکی ئەوە دێت لە قۆناغی ئەوەی کە شەکرەکەمان گۆڕا بۆ کحول چۆن بزانین گۆڕاوە بە کحول میترمانەیە کحول میتر ئەمەیە دەستگایە کە باڵین ئامێرێکی سادەیە ئەم سرکەی کە با بڵین بۆ نمونە گومانەکەین کە بوو بێ بە کحول لە قۆناغی یەکەمە ئەیکێنە ناو ئەم با بڵین فلاکسەوە ئەیکێنە ئێرەوە دواتر ڕێژەی کحولەکەیمان پێڵێ کحولەکەیمان پێڵە بزانین ئایا تا چەندێک ئەمە شەکرەکە گۆڕاوە بۆ کحول ئەگەر ببوو بە کحول ئەوە کەواتە قۆناغی یەکەم کۆتایی پێهاتووە ئەمجا دوای ئەوە ئەچینە دەست سەر قۆناغی دووەم ئەنجا هەوڵە دێن کحولەکە بکەین بە سرکەی سروشتی یاخود با بڵین کە پێوتر ئەسیتیک ئەسید کە لە 5 ڕێژەی ستانداردی عراقی لە 4 تا 6 واتە ڕێژەی ترشی خەلیک حامڵی خەلیک لە ناو سرکەی سروشتیا پێویستە لە 4 بۆ 6 بێ ئەوە ڕێژەی ببڵین ستانداردەکەیەتی بەشی ئاوتکەکان بریتە لەو پرۆسەی کە بە دیستلیشن یان تەختیر یان دڵۆپاندن ناسراوە کارلێکێکی زانستیە کە ئێمە ئەو گیایە ئەکرین بۆ نمونە ڕۆزماریە یان پونگەیە یان نعنا یان گوڵەباخ هەر ڕۆیچێکی پزیشکی بۆندار مەرجەوەیە کە بۆندار بێت بە شێوازێکی زانستی ئیکڵێنین دواتر ساردێکینەوە پوختەی ئەو ڕۆکەمان بۆ دەرەچێت پوختەکەیمان بۆ دەرەچێت کە بە تەختیر یان بە ئاوتک ناسراوە
مەقەتەری گیایەکە. ئەمەش بەشێکی گرنگە لە کارگەکەمانە هەوڵمانداوە ئەوەی کە لە بازارڕ هەیە بەداخەوە کە زۆر جار لێشی نووسراوە ما الورد الصناعی ینی ئاوی گوڵی دەستکرد یان ئاوی نعنای دەستکرد مادەی مینفۆڵەکە مادەی چالاکەکە ئەهێنن بە شێوازێکی دەستکرد لە کارگەیە لە تاقیگەیە دروستێکن لەگەڵ ئاوە تێکەڵەکەن ئەڵەن ئاوی نعنایە. ئێمە هەوڵمانداوە ئەمەش لێرە بە هەمان شێوازی سرکەکە بە شێوازێکی لە 100 سروشتی بەپێ هیچ مادەیەکی کیمیاوی دروستی ئەەکەین بە قەبارەی 250 مڵ ئەیکەنە ناو شوشەی ڕنگتاریکی تایبەتەوە بۆەوەی کە بکەوێتە بازارڕەوە و هاڵاتیان خمالی بە سوودمەند بن و بۆ تام و بۆ بۆن و بۆنەکە و بۆ زۆر سەرسفرەش سوودی لێوەرە گیرێت ئەلبەتە ئاوتکەکان لە سەرەتایە خۆیان ڕۆیکی پزیشکین. چۆن بۆ ناچمە مارکێتێکەوە سرکە ئەکڕم چۆن بزانم ئەم سرکەیە سرکەیەکی تەواو سروشتیەوە بە بەراوردکردن بە سرکەکانی ترکە بۆمە تەقلیدیان هاوردێ و سروشتی نییە. ئایا هەموو سرکەیەک بە کەڵکیەوە دێت بیخۆیت؟ خۆی سرکە لەبەرەوەی ڕێگەی ئامادەکردنەکەی وەختی هەوێ هەموو ئەو سرکانەی کە هەیە سروشتی نییە هەنێکیان بە ڕێگەی بازرگانی تیجاری زوو ئامادەیەکەن بە کەمیەتی زۆر واتە بە بڕی زۆر. لە بەش یەکەمین بەرنامەکە لەگەڵ کارگەیەکە هینمان کرد شێوازی بەرهەمێنانی سرکەمان کرد 4 مانگ تا 5 مانگی پێ ئەچێت. بەڵێ لانی زۆرە لانی کەمەکەی 40 ڕۆژە بەڵام بتەوێت نەوعێتێکی زۆر باش دروستکەی زۆر زیاترێوێ. بەڵێ سرکە نوعی چاک بەچی لە خراپجێ ئەکەیتەوە. ئێمە پێوەرێکمان هەیە بۆ سرکە پێوترێ ئەسیدیتی واتە ترشێتی. اینجا سرکەی ئەسڵی بەچیا جیاکەیتەوە تەمان ڕاستە خۆبی خۆی باش نییە ئەبێ ڕوون کرێتەوە لە ئاوەکە ئەیخۆیتەوە ترشێک ئەیا بە جسم ئەو ترشیە هەستی پێەکەی. دوو چوزانەوەیەک لە قۆرگا دروستەکە سرکەی ئەسڵی. سێ گەر هەستی لێ ڕاگری هەستەکەی کە ئەم مادەیە پاش خواردنی حاڵەتێک لە جسما دروستەکە کە هەستەکەی چەورێ سووتێنێ. بەڵام سرکەی ئاسایی کە ئەی خۆی بۆ شێوەیە ئەو تومتیژەی تیانە قڕک ناچوزێنێتەوە هەست بۆ سووتان و ئەمەلێتی حرقی دهونە ناکەی لە جسمە. تەمان لە ڕەنگی شافەرکانەیە سرکەی ئەسلی دایمە خەسترە خەڵتە هەیە لە بنەکەیە سرکەی احتیادی خەڵتە ئەوشتانی لەگەڵانیە ڕوونترە لە بۆنە. بۆن زۆر مهمە بۆ جیاکردنەوەی سرکە. سرکەی ئەسلی بۆنێکی کەسکوونی تیژی لێ بەڵام سرکەی احتیادی بۆ نیوانە بۆنەکەی تیژ نییە کەسکوون نییە بۆ شێواز.